دەسەڵاتی ویلایەتی فەقیە لە ناوەوە ڕزیوە و لە لێواری ڕووخاندایە. سەردێڕی یەکەمین بابەتی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەم جارەمان. کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. دووسێ بابەت لە بەرنامەی ئەمڕۆماندا دێینە بەرباس و لێکۆڵینەوە و هیوادارم تا کۆتایی لەگەڵماندا بن و خەڵکی پێویست لەم بەرنامەیە وەربگرن. ڕۆژنامەی جەوان کە سەر بە سوپای پاسدارانە لە بابەتێکدا بە ناونیشانی نەسیمی وتیوێژ کە ویری کێشە ناوخۆیەکان فێنک ناکات دانی بە بنبەستی چارە هەڵنەگری ناوخۆیی حکوومەتی ئێراندا ناوە. ڕۆژنامەی جەوان سەر بە سوپای پاسدارانە وە سوپای پاسداران خۆی یەکێک لە هۆکارە سەرەکیەکان و کێشە سەرەکیەکانە لە ئێراندا. بەڵام ئەوەی کە جێی سەرنجە لەم بابەتەدا پرسیارێکە کە سەرەتا بۆ خودی سوپای پاسداران دێتە پێشەوە. ڕۆژنامەی جەوان نووسیوێتی گەمارۆکان ئەگەرچی فشارێکی زۆریان هێناوە بەڵام هۆکاری سەرەکی قەیرانەکان نین. ئەم ڕۆژنامەیە ڕایگەیاندووە کێشە ڕەگدا کوتاوە ئابوووریەکان لە ناوخۆی وڵاتدایە کە بوونەتە هۆی ڕووخانی بەرەبەرەی پێکاتەکان. بە نووسینی ئەم ڕۆژنامەیە پشتبەستن بە نەوت گەندەڵی بەرفراوان و ناکارەمەیی درێژخایەن وایان کردووە گەمارۆکان تەنها ڕۆڵی چڕکەرەوەیان هەبێت. ئەم ڕۆژنامەیە جەختی کردوێتەوە بەشێکی گرنگی هەڵاوسانی ئێستا بەهۆی سیاسەتە هەڵەکانی ئابووری لە ناوخۆی وڵاتە. لە راپۆرتی ئەم ڕۆژنامەیەدا هاتووە کە لە ساڵانی دوای بەرجام سەرەڕای ئازادبوونی سەرچاوە داراییەکان هیچ گۆڕانکاریەک لە بارودۆخی کار و خۆشگوزەرانیدا دروست نەبوو. هەڵاوسان بەردەوام بوو لە ڕێڕەوی هەڵکشانی خۆی و بەرهەمهێنانی ناوخۆیی بەهێز نەبوو. ئەم ڕۆژنامەیە زیادی کردووە پشتبەستنی بودجە بە نەوت پێکاتەی ئابووری وڵاتی بەتوندی ئاسیبپەزیر کردووە. بە نووسینی ڕۆژنامەی جەوانی سوپا پشتبەستنی زیاتر لە نیوەی بودجەی وڵات بە هەناردەکردنی نەوت لە هەلومەرجی گەمارۆکاندا ئابووری ناسکتر کردوێتەوە. لە بەشێکی تری راپۆرتەکەدا هاتووە کە تەنانەت لە حاڵەتی لابرنی گەمارۆکانیش بەبێ چاکسازی بنەڕەتی هیچ جۆرە سەقامگیریەک بەدەست نایێت. ڕۆژنامەی جەوانی سوپا بە ئاماژەکردن بە ساڵانی دوای ڕێکەوتنی بەرجام نووسیوێتی سەرچاوە دراویەکانی ئازادکراو خەرجی هاوردەی بێڕێو شوێن کران و بەرهەمهێنانی ناوخۆیی بێبەش مایەوە. لەم راپۆرتەدا هاتووە کە دەوڵەتەکان لە ماوەی ئەم ساڵانەدا نەیانتوانیوە لە دەرفەتەکان بۆ چاکسازی پێکاتەیی سوود وەربگرن. کێشەکانی ئەمڕۆ ئەنجامی کەڵەکەبوونی قەیرانەکانی بەڕێوەبردنە نەک گەمارۆ. لە بەشێکی دیکەی راپۆرتی ڕۆژنامەی جەواندا هاتووە کە ڕێژەی بێکاری گەنجان لە ساڵی 1402دا گەیشتووەتە زیاتر لە 23%. ئەم ڕۆژنامەیە بە جەختکردنەوە لەسەرەوەی ڕێشەی ئەم بارودۆخە لە ناوخۆی وڵاتدایە زیادی کردووە سیستمی بەرهەمهێنانی وڵات لە کەمی و بەرهێنان گەندەڵی لە دابەشکردنی سەرچاوەکان و نەبوونی شەفافیەتی ئیداری ئازار دەچێژێت. لەم راپۆرتەدا هاتووە کە پێکاتەی بیرۆکراتیکی ئاڵۆس بربەستی سەرەکی گەشەسەندنی کار و کاسبیە. ئەم ڕۆژنامەیە بە ئاماژەکردن بە گەندەڵی پێکاتەیی نووسیوێتی کە پلەی حکوومەتی ئێران لە دەرخستنی شەفافیەت 147 لە نێوان 180 وڵاتدایە. ئەم راپۆرتە زیادی کردووە کە زۆرێک لە پرۆژە بیناسازیەکان بەهۆی گەندەڵی یان ناکارەمەیی ناتەواو ماونەتەوە. ڕۆژنامەی جەوانی سوپا جەختی کردوێتەوە کە ئەو پرۆژانەی کە دەیان ساڵە نیوەکارە بەجێهێڵدراون نیشانەی نەبوونی بەڕێوەبردنی کاریگەرن. لە درێژەی ئەم راپۆرتەدا هاتووە وتوێژ بەبێ چاکسازی ناوخۆیی سەراوە. ڕۆژنامەی جەوانی سوپا بە ئاماژەکردن بە ئەزموونەکانی ساڵانی 1394 تا 97 نووسیوێتی دەرچوونی ئەمریکا لە بەرجام ئابووری وڵاتی بەتوندی لەرزۆک کرد چونکە بنەماکانی ناوخۆیی ئابووری لاواز بوون. ئەم ڕۆژنامەیە لە شیکردنەوەی قەیرانە ناوخۆیەکاندا نووسیوێتی گۆڕانکاریە بێبەرنامەکانی بەڕێوەبردن و سیاسەتە کاتیەکان پێکاتەی ئابووریان وێران کردووە. لە بەشێکی دیکەی راپۆرتەکەدا هاتووە داهاتەکانی نەوت لە دەیەی هەشتاشدا ببورن خەرجی هاوردەی کەرەسەی بەکاربردن کران
بەبێ ئەوەی ژێرخانێک دروست بکرێت. لە درێژەدا نووسراوە لە هەمان ساڵەکاندا هاوردەی ئۆتۆمبیل و کەلوپەلی ماڵ زیادی کرد، بەڵام بەرهەمهێنانی ناوخۆیی وێران بوو. ئەم راپۆرتە زیادی کردووە ئەم پشبەستنە بە هاوردە ئابووری وڵاتی بەرامبەر بە نزم و بەرزبوونەوەی جیهانی ئاسیپەزیر کردووە. هەروە ئاماژەی بە قەیرانی وزە کردووە و نووسیوێتی لە هاوینی 1342دا نزیکەی 5,000 مێگاوات کەمی کارەبامان هەبوو. لە راپۆرتی ڕۆژنامەی جوانی سوپادا ئاماژە بەوە کراوە کە تەنانەت بە سەرچاوەی دارایی زیاتر ئەگەر پێکاتەکان چاک نەکرێن باش بوونەوەیەک بەدی نایەت. لەم شیکاریەدا هاتووە کە ژێرخانەکان کۆن و ناکارامەن و دەبێت لە نوێوە نوێژەن بکرێنەوە. لە درێژەی راپۆرتەکەدا سیاسەتەکانی دارایی وەک هۆکاری قەیران ناسەندراون. بە نووسینی ڕۆژنامەی جوانی سوپا چاپکردنی پارە و زیادکردنی بێڕێوشوێنی شیاوی خەرجکردن هۆکاری سەرەکی هەڵاوسانە. لە درێژەدا هاتووە کە تا کاتێک کە چاپکردنی پارە بەردەوامە هەڵاوسانی بەرز بەردەوام دەبێت، تەنانەت ئەگەر گەمارۆکانیش لا ببردرێن. لە درێژەدا باس لەواکرێ چڕبوونەوە لەسەر وتووێژ ڕوانینێکە لە ڕیشەی قەیرانەکان لا دەدات. بە بڕوای ئەم ڕۆژنامەیە وتووێژ چارەسەر نییە، بەڵکو دواخستنە لە ڕوبەڕووی کێشە ناخۆیەکان. و لە کۆتاییدا ڕۆژنامەی جوانی سوپا دەرەنجامی گرتووە کە حکوومەتی ئێران لە ناوخۆی وڵاتدا ڕوبەڕووی قەیرانگەلێک بۆتەوە کە بە وتووێژ یان لابردنی گەمارۆکان چارەسەر نابن. بە وتەی ئەم ڕۆژنامەیە بەبێ چاکسازی پێکاتەیی هیوا بە باشبوونی دۆخەکان خەیاڵێکی پوچە. سە لە کۆتاییدا واوەی کە وتمان جێی سەرنجە و پرسیارێک کە ڕوبەڕووی سوپای پاسداران خۆی وەک سەبەبکارێک دەبێتەوە ئەوەیە کە ئایا 46 ساڵ کات تەواو نەبوو بۆ چاکسازی ناوخۆی؟ بابەتی ڕۆژنامەی سوپا بە شاراوەیی و بەبێ ئەوەی بیەوێت ڕاشکاوانە بڵێت دانی بەم ڕاستیەدا ناوە کە دەسەڵاتی ویلایەتی فەقیە لە ناوە ڕزیوە و لە لێواری ڕوخاندایە. وەختیاتی ژێر و ژوور بێت و ئێمەی ژێردەستی ساروار بێ تۆی لا زنجیردا بچێنێ حزبی وشیاری ڕابەری بۆ ئازادی بەرابەری حکوومەتی کارگەری بۆ ئازادی بەرابەری حکوومەتی وەڵە بینەرانی خۆشەویست بابەتی دووهەممان لە نووسینی محەممەد ڕەزا نیکفەرە بە ناوی ئەگەر شەڕ هەڵگیرسێت. نووسەر بەم شێوەیە دەستی پێکردووە ئەڵێت کە ئەگەر دیالۆگ بەڕێوە نەچێت و ئەمریکا و ئیسرائیل دەست بدەنە هێرشی سەربازی کارەساتێکی گەورە بەسەر خەڵکی ئێران، خەڵکی هەموو ناوچەکە و ئاشتی و ئاسایشی جیهانی دادێت. ئەگەر شەڕ هەڵگیرسێت قوربانی سەرەکی لە یەکەم ڕۆژدا ئەو هێز و توانایەیە کە خەڵکی ئێران لە ماوەی ساڵانێک بۆ ڕێخستن و خەبات دژی زوڵم و چەوسانەوە و جیاوازی کۆیان کردێتەوە. لە وڵاتدا بە یەکەم بۆمبارانی حکوومەتی نیمچە سەربازی دادەمەزرێت. یاسای هێمای حیجاب بەبێ ڕاگەیاندنی دیاریکراو جێبەجێ دەکرێت. ڕێگری لە هەر ناڕەزایەتیەک دەکرێت و سانسۆڕی ڕەها دادەمەزرێت.
ئەوەی کە دواتر چۆن دەتوانرێت بگەڕێینەوە بۆ خاڵی ئێستا لە ڕووی دەستکەوتی بەرخۆدان و خەبات دیار نییە. ئومێدواواتی هەر هێزێکی گەلدۆست دەبێت ئەوە بێت کە کێشەکانی وڵات لە گۆڕەپانی بەرەنگاربوونەوەی ڕاستەوخۆ دژی جیاوازی چەوسانەوە و تونند و تیژی چارەسەر بکرێن. ئەگەر شەڕ هەڵگیرسێت خەبات بۆ دادپەروەری و ئازادی بە توندی تێک دەچێت. ئەوانەی وا بیر دەکەنەوە کە بە دوای بۆمباران هەموو شتێک بۆ هاتنی پاشایان ئامادە دەبێت تەنها ناتوانایی خۆیان لە بیرکردنەوە و نامۆییان لە کۆمەلگا و کللتور و سیاست لە وڵاتدا پیشان دەدەن. خێری خەڵک ناخوازن، پێیان وایە بە فشاری گەمارۆکان، زیادکردنی هەژاری و نەهامەتی خەڵک و دوجار بۆمبارانکردنی وڵات زەمینەی بەدەستهێنانی دەسەڵاتیان دێتاراوە. سپۆنسەرەکانیان لە خۆیان ورتر بیر دەکەنەوە ئەگەر شەڕ هەڵگیرسێت شەپۆلێکی گەورەی بێزاری بەرەو ئەوان دەڕوات، واگەر شەڕ هەڵنەگیرسێت ئەوەی بەریان دەکەوێت شەرمەزاری بەهۆی هەڵوێستیان بە قازانجی فشاری گەمارۆ و هێرشی سەربازیە. پێکاتە و داڕشتنی کۆمەلگا و هاوسەنگی هێز لە ئێران بە جۆرێکە کە گۆڕانکاری تەنها لە ڕێگەی پرۆسەیەکی ناوخۆیی بەدیدێت، بەڵام شەڕ شتێکی ممکنە بەو دۆخەی کە جیهان و ناوچەکە هەیەە، ئەو پلانانەی کە ئەمریکا و ئیسرائیل لە سەریاندایە، ئەو گەمژەیەی کە لەوانەیە لە ڕژیمی ویلایەتی سەر هەڵبدات یان ئەو ئەنجامەی کە لەوانەیە ناکۆکیە ناوخۆیەکانی بگات. ئومێدواواتی هەر هێزێکی گەلدۆز دەبێت ئەوە بێت کە کێشەکانی وڵات لە گۆڕەپانی بەرەنگاربوونەوەی ڕاستەوخۆ دژی جیاوازی چەوسانەوە و تونند و تیژی چارەسەر بکرێن. ئەگەر شەڕ هەڵگیرسێت خەبات بۆ دادپەروەری و ئازادی بە توندی تێک دەچێت. تەنها دوژمنانی خەڵک خوازیاری شەڕن. زۆر گەمژانەیە ئەم بۆچوونە کە شەڕێک وەکو یاریە کۆمپیوتەریەکان بەڕێوە دەچێت و براوەکانی ئەمریکی و ئیسرائیلی شەڕ پاش شەڕێکی کورت وڵات وەکو دەستە گوڵێک ڕادەستی خاوەن فەرمانی داهاتوو دەکەن. تاڵان کرد بێ فایدەی چیە با دەست کۆتاکەین تاڵان کەران هەمووی بێ با مڵکی هەمووان ئازاد و بەرابەر بێژین بەختەوەر بێنەوەی ئینسان خۆی لا زنجیر دابچێنێ حزبی وشاری ڕابەری بۆ ئازادی بەرابەری حکوومەتی کارگەری بۆ ئازادی بەرابەری حکوومەتی کارگەری
سێمین بابەتمان لەسەر لیستی داواکاریەکان لە بەیانیەکی هاوبەشدا لە 37مین ساڵی ئەنفالدایە. 37 ساڵ لەمەو پێش ڕژیمی بەعس یەکێک لە گەورەترین تاوانەکانی سەدەی 20می لە ئاستی جیهانی بەرامبەر بە گەلی کورد ئەنجامدا بە ناوی ئەنفال. باس لە ماوەی 8 ساڵدا 4 تاوانی جێنۆسایدی بەرامبەر بە گەلی کورد پیادە کرد. کۆمەڵکوژی فەیلی، جێنۆسایدی بارزانی، کیمیابارانی هەڵەبجە و جێنۆسایدی ئەنفال. ئەنفال گەورەترین و بەرفراوانترین پرۆسەیان بوو. لە دوای کۆمەڵکوژی ڕواندا گەورەترین بوو لە جیهان لە دوای جەنگی جیهانی دووە. بەداخەوە ساڵ لە دوای ساڵ داواکاریەکانمان دووبارە دەبنەوە. وعدە و بەڵێنیەکانی دەسەڵات ئەنجامیان نابێت. حکوومەتی کوردستان کە بەرهەمی قوربانی و خەباتی ئێمە بوو کەچی بووەتە حکوومەتی لایەنگری تاوانبارانی جێنۆساید. بۆ ئەم ساڵ لیستی داواکاریەکانمان کەم دەکەینەوە بۆ 9 خاڵ. یەکەمیان دادگایکردنی تۆمەتبارانی ئەنفال کە لە ڕێکەوتی 20 مانگی 5 2007 زاینیەوە بڕیاری دەستگیرکردن و دادگایکردنی بەشێکیان دەرچووە لەلایەن دادگای باڵای تاوانەکانەوە. داواکارین ناوەکانیان بدرێتە پۆلیسی ئەنتەرپۆڵ و دامودەستگاکانی کوردستان وەک تاوانبار بیان ناسن و حیزبەکان و بە تایبەت حیزبە دەسەڵاتدارەکان لە ڕیزەکانیان دەریان بکەن و ئەستۆپاکی خۆیان دەرببڕن لە بوونی تاوانبارانی جێنۆساید لە ڕیزەکانیاندا. دووهەم، هێنانەوەی ڕووفاتی قوربانیان و ئەنجامدانی پرۆسەکانی شیکاری لە زووترین کاتدا بۆ ناسینەوەیان. سێهەم، حکوومەتی عێراق داوای لێبوردن لە قوربانیانی جێنۆساید کات. ئەمەش ئەرکی سەرۆکۆماری عێراقە کە بەداخەوە پۆستەکە بەدەست کوردەوەیە. چوارەم، هەموو لیستەکانی موچەی شەهیدان، جێنۆساید، بریندارانی چەکی کیمیاوی، زیندانیانی سیاسی، پێشمەرگەی دێرین بڵاو بکرێنەوە و لە بوونی گەندەڵی و ناوی تاوانباران پاک بکرێنەوە. پێنجەم، سەربازگەی تۆپزاوە لە فەوتان و لە ناوچوون ڕزگار بکرێت و بەپەلە بکرێت بە مۆنومنتێکی شایستە بۆ قوربانیانی ئەنفال، چونکە سەربازگەی تۆپزاوە بە هاوشێوەی سەربازگەی ئۆشڤیتزی هۆڵۆکاست هەڵگری دەیان پەیام و چیرۆکی قوربانیانی ئەنفالە. خاڵی شەشەم، وەڵام بە داواکاری کە سوکاری قوربانیان بدرێتەوە، جیاوازی لە نێوانیان نەکرێت، ئەوانەی خانوو زەویان بۆ دابین نەکراوە بۆیان دابین بکرێت، ژیانی شایستە بۆ تاقانەکانی جێنۆساید، ڕزگاربووانی گۆڕی بە کۆمەڵ، ڕزگاربووانی ئەنفال، بریندارەکان و هیتر دابین بکرێت. خاڵی حەوتەم، داواکارین لە بەرپرسان بۆ ڕێزگرتن لە قوربانیانی ئەنفال هەموو دانیشتن و وێنەگرتن و سەردانیکردنێک و بەشداریکردنێکی پرسەی 423 تۆمەتباری ئەنفال و ئەوانەی ناویان لە لیستەکەدا نییە ڕابگرن، بە تایبەتیش 258 کەس هاوڵاتی هەرێمی کوردستانن. ئەوانە جوڵەی سیاسیان ڕابگرن، ڕێز لە 182,000 قوربانی ئەنفالمان بگرن. هەشتەم، هەر بەشداریەکی سیاسی لە سەرۆک فەوجە جاشەکان، سەرۆک مەفرەزە خاسەکان، ئامر سریەکان، ڕەفیق حیزبیەکان، ئەمن و ئیستخبارات و تەواری ڕژیمی پێشوو قەدەغە بکرێت. و خاڵی نۆهەم و خاڵی کۆتایی، لێکۆڵینەوە بکرێت لە هۆکاری وێرانکردنی سەربازگەی دووبس، دوامەنزڵگای هەزاران ژن و منداڵی ئەنفال کراوە. ڕێکخراوەکانێک کە لەم بەیانی هاوبەشەدا بەشدار بوون ئەوانە: ڕێکخراوی کوردستان بێ جێنۆساید. تۆڕی ڕێکخراوە کوردستانیەکان لە پێناو دادگای تاوانی نێودەوڵەتی. تۆڕی ئایکان کوردستان. ڕێکخراوی قەدەغەکردنی چەکی کۆمەڵکۆش لە کوردستان. ڕێکخراوی هەڵمەتی دادپەروەری. ڕێکخراوی جیهانی بێچەکی کیمیاوی و بایۆلۆجی. هەڵمەتی ژیان دژ بە ئێعدام لە کوردستان. گۆڤاری تۆپزاوە. ڕۆژنامەی نگرە سەلمان. ڕێکخراوی مانەوە بۆ پرسی شەهیدان و ئەنفالکراوان و کوردۆساید و چاک کوردستان.
بەتانیا جێم مەهێڵن ئەم شەو زریانم چێنێ ئەم شەو زریانم چێنێ تەموو مژدام دەپۆشێ تەموو مژدام دەپۆشێ مانگە شەو دەم ڕفێنێ مانگە شەو دەم ڕفێنێ مانگە شەو دەم ڕفێنێ بەتانیا جێم مەهێڵن ئەم شەو زریانم چێنێ ئەم شەو زریانم چێنێ تەموو مژدام دەپۆشێ تەموو مژدام دەپۆشێ مانگە شەو دەم ڕفێنێ مانگە شەو دەم ڕفێنێ مانگە شەو دەم ڕفێنێ دەستی شەقامیش ببڕێن کۆڵان بدەن لە دارێن لاوێکی شەرمەوێن بووم مێشکم دەدرا بە ماران ئێستاش کە پیر و ماندووم دەرێم دەکەن لە شاران بەتانیا جێم مەهێڵن بەتانیا جێم مەهێڵن ئەم شەو زریانم چێنێ ئەم شەو زریانم چێنێ تەموو مژدام دەپۆشێ تەموو مژدام دەپۆشێ مانگە شەو دەم ڕفێنێ مانگە شەو دەم ڕفێنێ مانگە شەو دەم ڕفێنێ بەشیلان بە گۆرانی دام پۆشن یا بە سەوزی دارستان بەتانیا جێم مەهێڵن بەتانیا جێم مەهێڵن ئەم شەو زریانم چێنێ ئەم شەو زریانم چێنێ
بەڵێ ئازیزانی بینەر، دوایین بابەتی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان سەبارەتە بە دزە گەورەکان خەڵات دەکرێن و دزە چکۆلەکان قەساس. بە پێی هەواڵی گەیشتوو لە بەندیخانەی ناوەندی ورمێ ڕۆژی هەینی 21 خاکە لێوە سێ بەندکراو بە ناوەکانی مەهدی شەریفیان، هادی ڕۆستەمی و مەهدی شاهیوەند بە تۆمەتی دزی حکمی بڕینی پەنجەکانی دەستیان بۆ دەرچوو. ئێستا ئەو سێ تۆمەتبارە لە مەترسی جێبەجێکردنی نزیکی حکومەکەیاندان. لە ساڵانی ڕابردوودا گەلێک راپۆرت سەبارەت بە جێبەجێکردنی حکمی بڕینی پەنجەکانی دەستی بەندکراوان لە چەندین شاری ئێران، لەوانە لە بەندیخانەکانی ساری، ناوەندی ورمێ و شیراز بڵاو کراونەتەوە. قوربانیانی ئەم جۆرە سزادانە دژە ئینسانیە زۆرتر کەسانی هەژار و داماون کە بەهۆی هەژاری و بێکاریەوە بەناچار پەنایان بۆ دزی بردووە. لە کاتێکدا کە لە بێدادگای کۆماری ئیسلامی حکمگەلێکی لەم چەشنە دەردەچێ کە دەبینین لە تازەترین نمونەدا سدیقی ئیمام جومعەی تاران بە بەڵگەنامەی حاشا هەڵنەگر دزیەکی چەند هەزار ملیارد تمەنی لێ ئاشکرا دەبێ و بەڵام کەس لە گوڵ کاڵتری پێناڵێت. ئەو دزیە نزومیانەی کە هەندێک جار بەهۆی ڕقابەتی نێوان باڵەکانی نێو حکوومەت ئاشکرا دەبن، نوکی کێوی گەندەڵیەکن کە تانوپۆی ڕژیمیان تەنیوە. دزە دەرگیریەکانی نێو ئەم ئیختلاسە نزومیانە ئەوانەی کە لە ڕقابەتە نێوخۆیەکانی ڕژیمدا دەکەونەداوە نەتەنیا ئازار نادرێن، بەڵکو لە زیندانی تایبەتداوە بە بەهرەمەندبوون لە هەموو ئیمکاناتێکی ڕێفاهی دەکەونە ژێر چاوەدێریەوە و وەک ڕەحیمی جێگری سەرۆکەوماری پێشوو هەر جار ناجارێک سەرۆکەلەیان لە دەرەوەی زیندان دەردەکەوێت. بەڵام ڕۆژانە کەسانێک لە خەڵکی هەژار بە بیانووی سالمسازی کۆمەڵگا و بەرگرتن لە جرم و جەنایەت ئیعدام ویان کەمەندام دەکرێن. ئەوەی کە لەم جۆرە سزادانە ئاوێتە بە جەنایەتدا لەلایەن سەرانی ڕژیمەوە ئەنجام دراوە کاریگەری پێچەوانەی ئیدعاکانی ئەوانی بووە. ئێستا کۆماری ئیسلامی ئێرانێکی دروست کردووە کە تێیدا دیکتاتۆری، چەوسانەوە، هەژاری، خورافات و داهاتووی لێڵ و تاریک زەمینە خۆشکەری بەرینترین جورم و جەنایەتەکانە. بە وتەی کاربەدەستانی دەستگای قەزای ڕژیم ساڵانە بە شێوەی مامناوەند 10 ملیۆن پەروەندە دێتە ناو دەستگای قەزاییەوە. ئەگەر لەگەڵ هەر کام لە خاوەنانی ئەم پەروەندانە 4 کەس کەوتبێتە ژێر کاریگەریەوە زیاتر لە 40 ملیۆن شارۆمەند، واتە نیوەی ئێران بە شێوەیەک لە شێوەکان دەرگیری پەروەندەیەکی قەزایی بوون. ڕاستیەکان لەم ڕژیمە ئیسلامیە کۆنەپەرستەدا بەباشی دەری دەخەن کە ڕێگا چارەسەری بەرگرتن لە جورم و جەنایەت، توندکردنەوەی ئیستبداد و ئیختناق، ئیعدام و کەمەندامکردنی قوربانیانی کۆمەڵگا و بەردانی دزە ڕاستەقینەکان نییە. ئەم ڕاستیانە بە شێوەیە گاشکران کە نابیناترین کەس لە کاربەدەستانی دەوڵەتی کۆماری ئیسلامیش دەیبینێ. لەگەڵ ئەمەدا ئەوان هەموو ڕۆژێک بەرینتر لە دوێنێ دەسەدەنە داسەپاندنی سزا دژی ئینسانیەکانیان. هۆکارەکەشی ڕوونە کۆماری ئیسلامی ڕژیمێکی مەشروعیەت دۆڕا و خاوەنی ئابوووریەکی وەرشکەستە و مصیبەدافەرینە کە لە ژێر مەترسی ئاخێزی جەماوەریدایە. لەم ڕۆژانەدا سەرانی ڕژیم هیوایان لەسەر چنینەوەی بەروبوومی تەسلیم لە بەرامبەر داواکاری ئەمریکا لە دەرەوە و توندکردنەوەی دیکتاتۆری، گرتن، ئیعدامکردن و ئەزیەت و ئازاردان لە ناوخۆ وەک ڕێگامانەوە هەڵچنیوە. بەڵام ئەوەی لەم نێوانەدا دەرکەوتووە بەرزبوونەوەی ئاستی تەوەخۆی خەڵکە لە بەرامبەر ڕژیمێکدا کە زۆرترین بێمافی سیاسی و زۆرترین هەژاری بەسەر کرێکاران و خەڵکی زەحمەتکێشدا سەپاندووە. بڕینی دەست و پێ و کەمەندامکردنی قوربانیەکانی کۆمەلگا لە زیندانەکاندا و بە گشتی سزای دژە ئینسانی بۆ هەر تاوانێک بێت جێگای نەفرەت و بێزاری خەڵکە. بەڵام سەرانی کۆماری ئیسلامی بە ئارەزووی خۆیان دەست لە ئەنجامدانی کارێک و کەڵکوەرگرتن لە ئامرازێک ناکێشنەوە کەمانەوەی خۆیانی پێوە گرێدراوە. تەنیا خەباتی یەکگرتوانەی خەڵک دەتوانێت ڕژیم ناچار بکە کە دەست لە مەجازاتی وەحشیانەی ئیسلامی هەڵگرێت. بەڵێ بینەرانی خۆشەویست، گەیشتینە کۆتایی بەنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان. زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوون و کات و ساتێکی خۆش بۆ هەموو لای.
بنشین تا با تو بگویم از دنیای آرزویم. دنیایی که از پشت تفنگم میبینمش، وقتی که میجنگم میبینمش، که آنجا دیگر جنگی نه، تفنگی نه، زوری نه تا به زور براندازی. میبینمش که آنجا دیگر سرمایه کار را قیچی نمی کند، کس را کسی اجیر نمی گیرد. آنجا دیگر نیاز را با نان در جنگ نمی بینی. اندیشه ها و پنجه ها و رباط ها می سازند و می سازند از نام و شادی و دانش و زیبایی هر آنچه را که بخواهی. اما دیگر در هیچ کارخانه نمی سازند، نه قفلی، نه گاو صندوقی، نه دستبندی، نه کلاهخودی. آنجا دیگر پلیسی و آخوندی نمی بینی مگر صورتک‌هایشان را در باغ وحش پارک محله. بنشین تا با تو بگویم از دنیای آرزویم. دنیایی که نام قشنگش را هر شب بر دیوار خانه‌های فولاد شهر و زورآباد می‌نویسند. نامی که هر صبح عزمی دوباره در دلمان نقش می‌کند. نامی که هر روز بوزینه‌ها آن را با فرچه‌هایی چون ریش‌ها و کینه‌هایشان سیاه پوش می‌کنند. اما نام قشنگ دنیایم از زیر آن سیاهی‌ها هم می‌گوید آنجا هر جا که می‌روی زیبا شهر است، با مردمی گشاد دل، با خانه‌هایی سرشار از عشق و دوستی. دیوار خانه‌ها تازه اگر دیواری باشد گلبافه‌های اطلسی و شمشادند که مرزهای نازک خوشبختی را نشانه می‌کنند. آنجا صفای عشق از بند زور و زر، از پیری دروغ و ریاکاری آزاد است. زن یار و مرد یار هر دو برابر. افسانه نیستیم، باور کن این حقیقتی انسانی است. بنشین تا با تو بگویم از دنیای آرزویم. دنیایی که روز اول مهر با آرزوی آمدنش هر سال در 100,000 شهر چراغانی، در بیشمار کارخانه، خیابان، میدان جشن و سرور جهانی برپا می‌کنیم. دنیایی که زیر سوسوی فانوس معدن می‌بینم آسمان چراغانش را. دنیایی که در کویر خشک نفسگیر می‌بینمش به سبزی جنگل‌ها، می‌بینمش به سرخی مشعل‌ها. آنجا من و تو یاریم، آنجا من و تو با همین یارانیم. با من نگو کجاست، همینجاست یار من. دنیای آرزوی من و تو همین دنیاست، روی همین زمین سفتی که زیر پای ماست. تنها باید که زیر رو شود. آری باید که زیر رو شود. هرچه زودتر با دست ما که ساختیم و میسازیم باید که زیر رو شود هرچه زودتر. بگذار تا باز هم با تو بگویم از دنیای آرزویم.